سیناریۆی سەبسێت سەم لە ڕێگەی بەکارهێنانی باکتراکینگ باشە لە داتا ستراکچەرە. ئەمە بۆ چ شتێکە؟ بۆ نمونە یەکمان هەیە، دوومان هەیە، سێمان هەیە، ئەمە ئەڕێیەکە باشە، ئەمە ئەڕێیەکە. تارگێت سەمێکمان هەیە، تارگێت سەم لە تایپی چی؟ لە جۆری ئینتیجەر کە ئاکاتە سێ بۆ نمونە، ئیترم سێ خۆت پێیت. ئەڵێ چی ئەم سێە؟ ئەڵێت چەند سەبسێت سەب ئەڕێی لەم ئەڕێیە ئەکاتە ژمارە سێ، یعنی کۆکەیان. بۆ نمونە ئێستا گەر بە چاو سێری بکەی ڕاستەوخۆ ئەڵێیت یەک و دوو، ئەمە یەک و دوو، ئەمە سەبسێتی یەکەم، سەبسێتی یەکەم، یەک و دوو ئەکاتە سێ کویکەیتەوە. وە سەبسێتی دووەمیش عەفوو ئەمە یەکە لێم تێک چوو. سەبسێتی دووەم یعنی دوو دانەمان هەیە لەم ئەڕێیە کە کۆکردنەوەیان کۆکردنەوەی ناو ئێلێمنتەکانیان بکاتە ژمارە سێ. دوو یەکمان هەیە، ئەمە دوو، ئەمە یەک، سەبسێتی دوو باشە، ئەمە سەبسێتی دووەم. ئۆکەی، ئێستا ئەمە سیناریۆکەی چۆن چۆنیە لە پرۆگرامینگە. سیناریۆکەی ئەوەیە کە یەت لێرەیە هەر یەک لەم ئەلیمنتانە ئینکلودی هەیە و ئەکسکلودی هەیە. ئێستا شەرحی یەکەم گوێ چییە؟ باشە، یەکەم جار لە یەکەم ئەلیمنتەوە دەست پێکات. من دوو شت بەکارێنم، بازنە زەڕب لەگەڵ سەهم باشە، ئاراستەیەکی پێوترێ بە کوردی بیرم چۆتەوە. ئێستا لێرە ئاراستە بەکارێنم باشە، یعنی کەرنتەکەم ئەو کەرنت ئەلیمنتی کە من ئیشی لەسەر ئەەکەم یەکەمە باشە. ئێستا ئەمە چی لێکەم؟ ئەڵێم ئەکسکلود ئینکلود کورتی یەکەم و ئینکلود و ئەکسکلود، یعنی یەکم بۆ ئەکسکلود کە لەم ئەڕێی کە ئێستا من ئیشی لەسەرەکەم و دروستە بێ، ئینکلودی بکە بۆم ئەو یەکە کە من ئیشی لەسەرەکەم. ئینکلودەکان بازنە ئیکەم، ئەکسکلودەکان بە زەرب ئیکەم. ئێستا زیاتر تێگەی ئەگەر ئێستا هێستا شتێنەگەیشتووی. ئینکلودەکە ئەڵێم چی لێرەیە؟ ئەها جارێ ئەو ئەکسکلودە ناگەم چکە زۆر شوێن ئەگرێ باشە، تەنها ئەم بەشەی ئینکلودەکاگەم. ئەڵێم یەک، دوو، یەک، وەکو خۆی ئەیان نووسمەوە ئانی سەرەوە. کاڵم ئینکلود یعنی ئەمەی سەرەوە، ئەمە ئینکلودم کرد. سەهمەکەیەتە سەر ئەوەی تەنیشتی باشە، ئیش لەسەر ئەوەی تەنیشتیەکە بەرەو دەسە ڕاستەڕوا لە دەسە چەپەوە بەرەو دەسە ڕاست باشە. ئێستا ئیش لەسەر ئەماکە، ئەم ئێلێمنتەش بە هەمان شێوە ئەکسکلودی هەیە و ئینکلودی هەیە باشە. لێرە ئەڵێم چی؟ ئەڵێم ئەکسکلودیکە، ئەمە یەک ئینکلودە وەکۆی خۆی وەکۆی پێشوو، دووەکە ئەکسکلودکە یەک ئەمێنێتەوە، ئەم یەکە سەهمەکە هاتوۆتە ئێرە. با ئەمەشیان بکەم لێرەش بە هەمان شێوە، ئەڵێ یەک، دوو، یەک، ئەمە ئینکلودم کردووە، سەهمەکە هاتوۆتە ئێرە. لێرە ئەڵێم چی؟ ئەڵێم ئەکسکلودیکە، لێرەش ئەڵێم ئینکلودی بکە. لێرە ئەڵێم چیکە؟ ئەڵێم ئەکسکلودیکە، ئەمە یەک، عەفوو ئەمە هیچ شتێکی تری نایە، ئەمە لێرەیە پێویست بە هیچ چێکردنیەکی تر ناگات لە کاتێکا تارگێت سەمەکەم ئەکاتە یەک، لەبەرەوەی کۆکردنەوەی یەک و دوو ئەکاتە سێ، سێ و سێ ئەکاتە کەواتە یەکێک لە ئاوتپوتەکانم ئەم یەک و دووەیە. وەکو لێرەیە ئەیبینین، ئەها سێریکە، ئەمە بە جاوا کراوە بەرنامەکە، ئەڵێ چی؟ ئەڵێ یەک و دوو، تارگێت سەمەکەم چەنە؟ سێ، یەک و دوو باشە. ئەوەی کە ئێستا پێویستە بیدۆزینەوە دوو یەکەکەیە باشە. ئێستا من ئەمە کێشەم نەما دۆزیمەوە، ئەوە لەبەر شوێن ئەیسڕمەوە. ئەمە چی کردووە؟ ئەکسکلودی کردووە دووەم باشە. ئێستا ئیش لەسەر یەکەکەم لێرەیە، ئەمەش ئەکسکلودی هەیە لەگەڵ ئینکلودی هەیە. ئینکلودەکە یعنی چی؟ یعنی یەکەم دووەم لەگەڵ یەک. ئایا کۆکردنەوەی یەک و یەک کە ئەکاتە دوو یەکسانە بە سێ؟ نەخێر یەکسان نییە، کەواتە زەرب، ئەوە فڕێیات، ئەم سەبسێتە فڕێیات باشە. ئەکسکلودیکە، ئەوە هەر نایکات باشە، ئەمە دوو، ئەمە یەک، ئەمە خۆی هەر ئینکلود کراوە، دووەکە ئەکسکلود کراوە، یەکەکەش ئەکسکلودەکە، ئەو کاتە یەک یەکسان نییە بە سێ، زەرب باشە. ئەمەش تاو، ئەم بەرەیە تاو. بەرەی ئەولا کە ئەمەیە وتومانە یەکەکە ئەکسکلودی بکە، ئەوە ئەکسکلودم کرد، ئەمە یەک، ئەمە دوو، ئەمە یەک، ئەوە ئەکسکلودم کرد. ئێستا سەهمەکە هاتوۆتە سەر ئێرە باشە، ئیش لەسەر دووەکەکەم، ئەڵێم ئەکسکلودیکە لەگەڵ ئینکلودی بکە باشە. کە ئەکسکلودم کرد یەک، دوو، یەک، ئەمە ئەکسکلود، ئەمە ئەکسکلود، ئەمە سەهمەکە هاتە ئێرە. ئەمە ئێرە بە هەمان شێوە ئەڵێ یەکەکە ئەکسکلودکە، بەڵام دووەکە ئینکلودکە، لێرەیە یەکەکە سەهمەکە بچێتە سەر یەکەکە
باشە لێرە ئاڵێ چی ئەڵێ exclude لەگەڵ include excludeەکە یعنی چی یعنی یەک دوو یەک ئەمە exclude کراوە ئەمە include کراوە ئەوە excludeکە باشە دوو یەکسان نییە بە سێ کەواتە ئەمە فڕێت ئەم سەبسێتە هیچ کەڵکێکی نییە لەم ئینکلودی ئێرە ئاڵێ چی ئەڵێ یەکم بۆ ئەکسکلود کراوە دوو ئینکلود کراوە یەکیش ئینکلودکە کۆکردنەوەی دوو یەکە کاتە سێ سێژ یەکسانە بە سێ کاتە حەل بوو ئەوەمان دۆزیەوە باشە بزانین هیچ سەبسێتێکی تر هەیە لەم بەرەی تر کە وەکو ئەو دوو یەکە و یەک و دووە بکاتە سێ ئەمە سرمۆ لەبەر نەبوونی شوێن ئەکسکلودی چی کردووە لێرە دوی کردووە ئێستا ئیش لەسەر یەکە کاکەم ئەمە ئەکسکلودیکە ئەمە ئینکلودیکە لە ئینکلودەکەیە ئەمە لێرە نووسم ئەڵەم یەک باش ببینین بە جوانی ئەمە ئینکلود ئەمە یەک باشە ئەوە یەکم ئینکلود کردووە لێرە ئەو دوانە ئەکسکلودن لەبەری لێرە ئەکسکلود کراون لێرە ئینکلودم کردووە باشە لێرەیەکە ئینکلودم کردووە یەک یەکسانە بە سێ نەخێر کەواتە ئەمە زەرب هیچ نییە ئەمەی ئێرە وتمانە چی وتمانە ئەکسکلودیکە ئەمە خۆی یەک و دوو یەکی ئەمە ئەم دوانە هەر ئەکسکلود کراون باشە ئەمەشم بۆ ئەکسکلودکە ئەو کاتە ئایا سفر یەکسانە بە سێ نەخێر کەواتە تاکە سەبسێت لەم ئەڕێەیە لەم سێتەیە کە من دەسم کەوت کە بکاتە سێ کۆکردنەوەی ئێلمنتەکانیان بکاتە سێ تەنها دوودانە بوو یەک و دووەکە لەگەڵ دوو یەکەکەەوە من لێرە شوێن نەبووە بۆ سڕینەوە هەنێکی هەمووی باڵین ئاها لێرە بە جوانی دیارە تاکە سەبسێت ئەو دوانەیە باقی ئانی تر هیچی نابێت باشە هەرەوەنێ سیناریۆکە